ئەدۆڵف هیتلەر جەلادی مرۆڤایەتی و ئاشقی سەرسەختی ئاژەڵەکان. مێژوو هیتلەر وەک ئەهریمەن و شەیتانێکی تەواو دەبینێت کە لە سەردەمی دەسەڵاتی خۆیدا سڵی لە هیچ کارێک نەدەکردەوە بۆ مانەوە لە دەسەڵات و قایمکردنی پایەکانی حکومڕانی سیستەمە نازیەکەی. ئەدۆڵف هیتلەر کە دەستی بە خوێنی ملیۆنان کەس سوورە تاکە شتێک کە وەک ئەو خواردنەوە بوو بێت لای فەرمانکردن بووە بە جەلادەکانی دەوروبەری تا ژیان لە ملیۆنان کەس بستێنەوە. سەرباریەوە هیتلەر هۆکار بوو بۆ مردنی ملیۆنان مرۆڤ و گەورەترین جینۆسایدی مێژووی بەناوی هۆڵۆکۆست ئەنجامدا و ملیۆنان جوولەکەی لەسەر گۆی زەوی سڕیەوە کە کار و کردەوە ترسناکەکانی بوونە هۆی هەڵگیرسانی چەندین شەڕی خوێناوی لەوانە جەنگی جیهانی دووەم. بەڵام شێتانە عاشقی ئاژەڵ و گیاندارە بێزمانەکان بوو. ئەگەرچی مرۆڤ لایەوە بێبەها بوو بەڵام سەر شێتانە ئاژەڵەکانی خۆش دەویست. دژی ئەوەش بۆ ئاژەڵەکان ڕاو بکرێن و تەنانەت دژی ئەسپ سواریش بوو. ئەدۆڵف هیتلەر شێت و شەیدای بەخێوکردنی سەگ بوو. لە سەردەمی خۆیدا بە بەردەوامی دوو سەگی هەبووە و لە جۆری ڕەسەنی ئەڵمانی بوون کە یەکێکیان لەلایەن مارتن بۆمەی سکرتێری حیزبی نازیەکانەوە بە دیاری پێدرا بوو. ئەو جۆرە سەگەی سکرتێری حیزب بە هیتلەری بەخشی بوو ڕەنگ زەرد بوو کە شکل و شێوەی زۆر لە گورگ دەچوو چونکە هیتلەر گورگی وەک سومبول دادەنا. هیتلەر پێی وا بوو ئاژەڵەکان بوونەوەرێکی بێتاوانن کە هەندێک خصلەت و تایبەتمەندێتی لەواندا هەیە هەرگیز لە مرۆڤەکاندا نییە. بەشێک لە شارەزایان دەڵێن هۆکاری سایکۆلۆژی لە پشت ئەم خۆشەویستی هیتلەرەوە بۆ ئاژەڵ و بە تایبەتریش سەگەکان ئەوەیە لە بەرامبەردا هیچ بەهایەکی بۆ مرۆڤ دانەناوە. شارەزایانی بواری سایکۆلۆژی دەشڵێن خۆشەویستی هیتلەر بۆ ئاژەڵ لەو بۆ سەرچاوی گرتووە کە لە ڕێگەی بەخێوکردنی ئاژەڵەوە هیتلەر دەیویست دەسەڵات و هێزی خۆی بەسەریاندا پیشان بدات. هیتلەر خۆی وەک پارێزەری ئاژەڵ دەبینی و خۆشەویستیەکەشی وەک هۆیەک بەکاردەهێنا بۆ نیشاندانی هێز و دەسەڵات بەسەریانەوە. هەندێکی تر پێیان وایە هیتلەر ئەم خۆشەویستی هۆگربوونەی بۆ ئاژەڵ وەک دەرچەیەک بینیوە بۆ دوورکەوتنەوە لەو بەربەریزم و وەقعەتاڵەی شەڕ کە خودی خۆی دروستی کردبوو. لا کۆتاییدا هیتلەر جگە لە مۆدێلێکی خراپی دیکتاتۆری و ستەمکاری هیچی دیکە نەبوو. سەرباریەوەی ئەوروپا و جیهانی تووشی جەنگێکی خوێناوی کردو تا ئێستاش ئاسەوار و کاریگەریەکانی بەسەر ژیانی ملیۆنان مرۆڤەوە ماوە. Gib du jetzt deine Stimme ab. Wenn ja, dann tritt für mich ein, so wie ich für dich eingetreten bin.